ئێمە وەکو سندیکای هونەرمەندان و کۆمەڵی هونەری میلی و هاوڕێیانی هونەرمەند و خانەوادەکەشی ڕێگەناین ئەو کەسە بە لاڕێ ببرێ بۆ هیچ مەرامێکی تر ئەوە تاوانێکە و کراوە ئیتر پێویستە بەکوژان و بەکارانی بدۆزرێنەوە. ماوەی 2 هەفتەیە لەسەر خەتین لەگەڵ دەستگا پەیوەندیدارەکان لەگەڵ وەزارەتی پێشمەرگە لەگەڵ لایەنە ئەمنیەکان لەگەڵ لایەنە حیزبیەکان بۆ ئەوەی بتوانین سەرەدایەکمان دەستکەوێت لەسەر ئەم کەیسی کوشتنە کە بەداخەوە سەرەتاکانی نەختێک لێڵ و ناڕوون بوو وەکو کاکجەزاوتی خەریک و تووشی ڕەشبینی بین و ئەمانویست هەڵوێستی تونتر بگرینە بەڵام ئێستا ئاکاری لێکۆڵینەوەکان بەرەو شێوازێک ئەڕۆن کە جۆرێک لە دڵنیایان ناوە بە ئێمە کە ئەنجامی ئەم تاوانە ئاشکرا بکرێت و بکوژانی کاکە جوانڕۆی باڵەبان بەرەو ڕووی یاسا بکرێنەوە کە ئەمە هەم سەبووری ئەدا بە ئێمە هەم سەبووری ئەدا بە خانەوادەکەی. داوام هەیە لە دادگا حەقی کوڕەکەم گوم نەبێت بە زووترینی کار ئەمانە بگیرێنەوە ببرێن بە دادگا.